ئێمە خوای تەعالا بۆ عیبادەت دروستی کردین خۆشەویستەکانم. ئەمە مەسئلەیەکە زۆر گرنگە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ سورة ذاریات ئاەتی 56 وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای تەعالا جنۆکە و ئینسانی دروست کردو بۆ عیبادەتکردن و خوای تەعالا پێغەمبەرەکانی ناردووە کتێبە ئاسمانەکانی لەگەڵیانە ناردووە بۆ ئەوەی کەوا خەڵکی بانکەن بۆ لای عیبادەتی خوا. ولقد بعثنا في كل أمة رسولا أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت. سورة نحل آياتي 36. خوای تەعالا فەرمێ بۆ هەموو ئومەتێک پێغەمبەرمان ناردووە پێغەمبەرەکان ئیشیان چییە؟ عیبادەتی خوا بکەن، عیبادەتی غەیری خوا مەکەن. طاغوت يعني غەیری خوا، بۆ غەیری خوا. وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. سورة أنبياء آياتي 25 وچەند جار دووبارە ئەبێتەوە لەو سورەتە. خوای تەعالا هەر پێغەمبەرێکی کە ناردووە پێی فەرمووە وحی بۆ ناردووە کەوا خوای تەعالا بەتاک و تەنیا ئەڵڵا بەتاک و تەنیا شایینی پەرستنە، غەیری ئەڵڵا شایانی پەرستن نیە بۆیە عیبادەتی خوا بکەن. ألف لام را كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير ألا تعبدوا إلا الله إنني لكم منه نذير وبشير. ئاگادارتانە کەمە وریابن، نەذیر يعني وریا کردنەوە، بەشیریش يعني مژدەدان، يعني ئەو کەسانی خوا بپەرستن شەریکی بۆ قرار نەدەن ئەوە مژدەی بەهەشتیان پێ ئەدرێ، ئەوانەشی کە غەیری خوا بکەنە شەریکی خوا بکەنە هاوبەشی خوا ئەوانە خوا پەنامان بدا خوا ئەیان ترسێنێ بە جەهەنەم. سورەتی هود ئاەتی 1 و 2. عیبادەت چییە خۆشەویستەکانم؟ عیبادەت ئەوەیە تۆ بە تاک و تەنیا خوا بپەرستی، یەک خوا پەرستی خوا بکەی و ئەمرەکانی جێبەجێ بکەی و دوورکەوی تۆ لە قەدەغەکراوەکانی. ئەمەیە وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة آخر. يعني خوای تەعالا ئەمری بە ئێمە کردێ و بە قەومەکانی پێش ئێمەش ئەهلی کتاب کەوا خوا بپەرستن بە تاک و تەنیا پاک مخلص بە نیەتێکی پاک خوا بپەرستن و لە ڕێگا خراپەکان لا بدەن، لە ڕێگای غەیری خواپەرستی بۆ لای خواپەرستی. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه. خوای تەعالا بڕیاری داوە کەوا کەس نەپەرسرێ ئیلا ئەو نەبێ، ئیلا ذاتی ئەو نەبێ. و بێگومان هاوارکردن، داواکردن، داوای یارمەتیکردن، داوای فریادڕەسی، پەناگرتن، ئەمانە هەمووی صفاتی جۆرێکن لە جۆرەکانی عیبادەت و ئەبێ بۆ خوا بکرێ. خوای تەعالا فەرمێ فادعوا الله مخلصين له الدين ولو كره الكافرون وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. يعني نوێژ شوێنی نوێژ يعني نوێژ کردن تەنها ئەبێ بۆ خوا بکرێ، نابێ لەگەڵ خوایە هیچ کەسێکی تر. ئەو ئەحەدە لە زمانی عەرەبیە ئەفەرمن نەکیرە في سیاق النەفی، يعني بە هیچ شێوازێ نابێ کەسێکی تر بپەرسترێ لەگەڵ خوایە. داوا لە غەیری خوا بکرێ، لە غەیری خوا، حتا لە غەیری خوا کاتی ئەفەرمێ لە غەیری خوا هەموو کەسێک ئەگرێتەوە، حتا پێغەمبەریش صلی الله عليه وسلم نابێت تۆ هاواری پێ بکەی، حتا جبریل عليه السلام نابێت تۆ هاواری پێ بکرێ. ولا تدعو من دون الله ما لا ينفعك ولا يضرك. ئەزانن ئەمانەتە بۆ کێ دابەزی کە خوای تەعالا ئەفەرمێ داوا مەکەن لە غەیری خوا لە هیچ کەسێک کە نە زەرەریان بەدەسە و نە قازانجیان بەدەسە. ئەمە بۆ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوا ڕووە کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم سورەتی یونس ئاەتی 106 خوا ڕووە کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم جگە لە خوا داوا لە هیچ کەسێکی تر مەکە کە نە زەرەری بەدەسە نە قازانجی بەدەسە. ئەی ئەگەر بیکە هەر کەسێکی تر، طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز نەیکردووە، حت بەر لە پێغەمبەرایەتیش قەت داوای لە غەیری خوا نەکردووە. بەس ئەمە بۆ ئێمەیە، بۆ ئەوەی ئێمە فێر ببین. ئەی ئەگەر کەسێک کردی لە کۆتایی ئاەتەکە خوای تەعالا فەرمێ فإن فعلت فإنك إذا من الظالمين. ئەگەر بیکەی خوا پەنامان بدە ئەوە کوفرە، شیرکە. لەوانەیە ئێستا بڵێن مامۆستا وتی زاڵمین، نەیوت کافرین، نەیوت مشرکین،
آخر برا بالرزقانم هر خوای تعالى لقرآن أفرمي إن الشرك لظلم عظيم خوای تعالى كأفرمي والكافرون هم الظالمون فإنك إذا من الظالمين يعني فإنك إذا من المشركين من الكافرين خواه پنامان بدا جاء بي زور زور آقامان لي بي مسائلك هروا آسان نية خوش يسكانم نابي إنسان داوا لم مردو بك يعني مردو كمرد تواويتر چون داوا لم مردو وكي توانای نییە یعنی ئێسا ئەگەر من داوا لە تۆ بکەم من زەحمەت نەبێ پەرداخێکی ئاوم بۆ بێنە ئەمە دروستە ئەم داواکردنە دروستە چونکە تۆ توانات هەیە پەرداخی ئاو بە من بێنی بەڵام داوا لە مردوویەک بکەم بڵێم فریام کەوە پەرداخێکی ئاوم بەرێ ئەمە دروست نییە چونکە ئەو مردووە توانای نییە پەرداخی ئاو بە من توانای نییە هەروەها داواکردن لە دار لە بەرد ئیتر ئەو بەردا ئەیکێتە شێوەی ئینسانێک یان وەکو هەر دار و بەردەکە خۆیەتی وەکو چۆن بڵێ خەڵکێک ڕاتە لای قەبرێک داوا لە قەبرەکە ئەکات داوا لە ئەواناکە